جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ڕای دەگەنێت نرخی 1 لیتر بنزین لە سلێمانی دەگاتە $1. وردەکاری کێشەکانی گۆڕان لەبارەی کشانەوە لە حکوومەت ئاشکرا دەکرێت. پەرلەمانتارێکی پارتی باز لە دیارنەمانی بڕی 23 ملیار دینار لە داهاتی نەوت بۆ سلێمانی دەکات کە ئەم بەیانیە بۆ موچە نێردراوە. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشبینی کرد هەنگاو بە هەنگاو نرخی بنزین بەرزتر بێتەوە هەتا ئەو ئاستەی هاوڵاتی ناتوانێت بەکاری بێنێت. بەرزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند ئەگەر حکوومەتی هەرێم بە خەمساردیەوە و مامەڵە بکات کە دڵنیاشم هەروە دەکات ئەوە نرخی بنزین بەرزتر دەبێتەوە. وتیشی هەنگاو بە هەنگاو نرخی بنزین بەرز دەبێتەوە لەوانەیە بچێتە نزیکی $1 واتە 1480 دینار. بەرزان محەممەد بەرزبوونەوەی نرخی بنزین بۆ 2 هۆکار دەگەڕێنێتەوە. یەکەمیان ئەوەیە هەرێم تا ئێستا نەیتوانیوە بڕی پێویستی مشتەقاتی نەوتی خاو کە بنزین و نەوتی سپی و گازوایلە بۆ ناوخۆ دابین بکات لەبەرەوە پشتی بە دەرەوە بەستووە. دووەمیان کە زۆر لای من ئاساییە حکوومەتە کە گوێ ناداتێت. دەژڵێت ئەم دۆخەی لە سلێمانیە بە ئەنقەستە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەی نەوتەی کە دەیفرۆشێت بێجگە لە غاز هەر بەو پارەیە دەتوانێت زۆر بەباشی موچە بدات و خزمەت گوزاریەکانیشی پێ بکات. بەڵام کە ناکرێت ئەوە بابەتێکی سیاسیە. پرۆژەیاسەی پەروەردە و فێرکاری کە لەلایەن وەزارەتی پەروەردە و ڕەشنووسەکەی ئامادەکراوە لە پەرلەمانی کوردستانیش خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. پرۆژە یاساکە 197 مادە لە خۆ دەگرێت. ڕەخنە و تێبینی زۆری لەلایەن شارەزانی پەروەردە و یەکێتی مامۆستایان و لیژنەی پەروەردەی پەرلەمان بەدوای خۆیدا هێنا. یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێن نیگەرانن لەوەی پرس و ڕاوێژیان پێ نەکراوە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێنی باڵاش لە پەرلەمانی کوردستان دەڵێت تێبینیمان هەیە و پرۆژەکە کێشەی تێدایە. پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ڕەشنووسەکەی ئامادەکراوە و لە پەرلەمانی کوردستانیش خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. ڕەخنە و تێبینی زۆری لەلایەن شارەزانی پەروەردە و یەکێتی مامۆستایان و لیژنەی پەروەردەی پەرلەمان بەدوای خۆی داهێناوە. شارەزایەکی پەروەردە تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە بە مەترسی بۆ سەرکەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان دەزانێت و دەڵێت پەروەردە بەرە و زیاتری کەرتی تایبەت دەبات. مەترسی دەخاتە سەرگەرتی گشتی ینی پێمان دەڵێتن پەیامێکە کە پێمان دەڵێتن ئەوان بەنیازنەوەی کە کەرتی گشتی پەک بخەن کەرتی تایبەت گەشە پێ بدە. ئەوەش کاریگەری ئابووری زۆر دەخاتە سەر خێزانیانی خێزانەکان وایان لێ دێتن لە پێناو ئەوەی کە منداڵەکانیان خوێندنەکی باشیان هەبی داهاتوێکی باشیان هەبیتن زەختێکی زۆر لەسەر خۆیان بکەن پارە قەرزکەن خانوو بفرۆشن نازانم چی بکەن بۆەوەی منداڵەکانیان مستقبلێکی باشی هەبیتون بیان نێرن بۆ کەرتی تایبەت. ئەوە ئەگەر تەمەشاکەین وڵاتانی پێشکەوت و کە زۆر گەشەیان کردی لە بواری پەروەردە و فێرکردن خوێندنی تایبەتی تێدانە هەمووی خوێندنی گشتیە ینی کارەساتە ئەگە لە هەر هەرێمەک هەر وڵاتێک کەرتی فێرکردن و خوێن و فێرکردن و کەرتی تەندروستی ببتە بە کەرتی تایبەت ئەوە وا لێ دەکاتن کۆمەلگە بەرە وێرانی دەڕوان بەرە و کارەسات دەباتن. یەکێتی مامۆستایانی کوردستان نیگەرانن لەوەی پرس و ڕاوێژی جدیان پێ نەکراوە. سەرۆکی یەکێتیەکەش ڕای دەگەێنێت کە پێش ئەوەی پرۆژە یاساکە بچێتە پەرلەمان بە فەرمی وەزارەتیان ئاگادار کردوتەوە کە 30 تێبینیان لەسەر پرۆژەکە هەبووە. دەژڵێت پێویستی بە کۆنفرانس و گفتوگۆ هەیە پێش دەرچواندنی خۆی پرسوڕا ینی خۆتان زانن پرسوڕا ینی دانیشتن لەگەڵ یەکتری ڕوبەڕوو ینی ئەو تیمەی کە یاساکەی داڕشتووە دەبێت لەگەڵ تیمی یەکێتی مامۆستایان لەگەڵ تیمەکانی تر ئەگەر پیان وایان مهم من بۆ ئەوەی یاساکە بە پوختەیی گەڵاڵە بکرێت ئەم دانیشتنە ڕوبەڕووبوونەوەیان نەبووە بەڕاستی. ڕاستە یاساکەیان لە بۆ من نارد کە ئێمە ئەگەر تێبینیمان هەبی بەڵام ئەوە ناگەێنێ کە تۆ ڕاوێژی زۆر لەسەر بابەتە کردبێت چونکە ئەمە سەرنجیشمان ئەو وەختی بوو بەڵام سەرنجەکان بەڕاستی وەکو پێویست زیی نەکراوە لە ناو یاساکەدا. لای خۆشیانەوە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان نایشارنەوە کە پرۆژە یاساکە کەم و کوڕی تێدایە لە داهاتووشدا بە ڕاوێژ لەگەڵ کەسانی شارەزا سەرجەم تێبینی و کەم و کوڕەکان چاک دەکەن ئینجا خوێندنەوەی دوێمی بۆ دەکرێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە پێمان وایە خەلەلی تایە کێشەی تایە بەڵام لە ئێستاە ئێمە ئەمانەوێت ئەو خەلالانە بە
گفتوگۆ لەگەڵ کەسانی شارەزا و با بڵێن ئەو کەسانی کە پسپۆڕی بوارەکەن گفتوگۆی بکەین ئەم خەلەلانە یاخود ئەم کێشانەی لە پرۆژەکات با بڵێن لا ببرێ چکە لە کۆتاییمە بەبەسمانە قانونێک دەربچێ بچێتە خزمەتی فەرمانبەران و ئەم قانونە بەڕاستی قانونێکی کەم نییە ئەم قانونە پەیوەندی ماڵ نییە ئەم قانونە با بڵێن بەر ئەم قانونە نەکەوێت لەبەر ئەوەی یا مامۆستای هەیە یا خوێندکاری هەیە یا مۆزەفێکی هەیە لە کەرتی پەروەردەیە بۆ بەبەسمانە بەبێ کەم و کورتی ئەم قانونە راپۆرتی لەسەر ئامادە بکرێت و خوێندنەوەی دووهەمی بۆ بکرێت لەسەر ئەم ڕخنەوە تێبینیانە شارپرس پەیوەندی بە وتێویژی وەزارەتی پەروەردەوە کرد بەڵام ئامادە نەبوو قسە بکات پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن 197 مادە لە خۆ دەگرێت مەبەستی ئامادەکردنی لەلایەن وەزارەتی پەروەردەوە ڕێخستنی بوارە جیاجەکانی پرۆسی پەروەردە و فێرکاریە لەسەر کۆمەڵک بەهای سەردەمیانە هەژارێنوەر شارپرس هەولێر. لە کۆبوونەوەی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە تایبەت کرابوو بە پرسی کشانەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم زۆرینە لەگەڵ ئەوە بوو هەرچی زووە کشانەوە لە کابینەی نۆ ڕابگەێنن بەڵام بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم لە پشتی گۆڕان زۆر بەتوندی دژی کشانەوە قسەی کردووە و جەختی کردوتەوە تا کۆتایی تەمەنی کابینەکە پێویستە بمێننەوە بە جۆرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێز کەوتووە لەو 35 ئەندامەی جواتی نیشتیمانی گۆڕان 22 ئەندامیان بە کشانەوە لە حکوومەت ڕازی بوون و داوایان کردووە هەرچی زووە بڕیاری کشانەوە لە حکوومەت بخرێتە بواری جێبەجێکردنەوە لە بەرامبەر دەنگی زۆرینەی جواتی نیشتیمانی بۆ کشانەوە لە حکوومەت سیانزەی دیکەیان بۆ چوون و قسەی جیاوازیان هەبوو و چەند کەسێکیان وتویانە کاتی نییە گۆڕان لە حکوومەت بکشێتەوە و ئەوانی دیکەش بە هەموو شێوەیەک دژی کشانەوە بوون و ڕەتیان کردوتەوە ڕازی بن بە کشانەوە بەپێی زانیاریەکان لەو کۆبوونەوەیدا مستەفا سەیقادر ئەندامی جواتی نیشتیمانی و هاوکات جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کە وەکو تاکەنونەری حکوومەت تیمی گۆڕان بەشداری کردبوو وتوێتی منطق نییە و زۆر بەتوندی دژی کشانەوەی گۆڕانم لە حکوومەتی هەرێم ئەمە لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان بەهۆی دووەکەوتنی موچەی فەرمانبەران و نادیاری موچەوە زۆرترین ڕخنە ئاراستەی ئەو بزوتنەوەی دەکرێت چونکە هەم بەشداری حکوومەتە و بێدەنگە و هەمیش وەزیری دارایی حکوومەتی هەرێم کە ئاواتی شێخ جەنابە لە پشکی بزوتنەوەی گۆڕانە. سەرچاوێکی تەندروستی ئەمەژە بۆ دەکات دوای ئەوەی ئەمڕۆ چەند جارێک سەردانی بانکیان کردووە بۆ وەرگرتنی موچەکانیان بەڵام پێیان ڕاگەیەندراوە پارە لە بانکدا نییە دەژڵێت دوای چاوەڕوانێکی زۆر چارەسەری ئەو کێشەیەکرا و موچەمان وەرگرت. سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستیش دەڵێت هیچ کێشەیەک لە دابەشکردنی موچەدا نییە. سەرچاوەکەی تەندروستی بۆ شارپرێز ئاماژەی بەوەداوە زیاتر لە 3 جار ئەمڕۆ سەردانی بانکیان کردو و پێیان وتراوە پارەی پێویست بۆ دابەشکردنی موچەی تەندروستی لەبەردەستدانیە وتیشی دوجار پەیوەندیمان پێوەکرا و پێیان ڕاگەاندین چارەسەری کێشەی سیولیان کردووە و داوایان لێکردین سەردانی بانککەین بۆ وەرگرتنی موچەکانمان و موچەمان وەرگرت. لای خۆشیەوە هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی بە میدیای پارتی وتووە هیچ کێشەیەک لە دابشکردنی موچە نییە تەنها ئەوەندە هەبووە کە پێیان وتراوە هێشتا هیچ بڕەپارەیەک لە بانکدا نییە. بەیانی ئەمڕۆژ خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە بەردەرکی سەرای شاری سلێمانی لە دژی نەبوونی پارە لە بانکەکان و دووەکەوتنی موچەکانیان ئەنجامدرا. هەر ئەم ڕۆژ لیزا فەلەکە دینکاکەی پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد نازانرێت بۆچی پارە لە بانکەکانی سلێمانیدا نییە لە کاتێکدا بە جۆرەی بەدواداچوونەکانم بڕی 22 ملیار و 900 ملیۆن دینار لە داهاتی نەوت بۆ سلێمانی و دەوروبەری نێردراوە تاوەکو موچەی تەندروستی دابەش بکرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەربن.